سێ جۆر علەمامان هەیە، یعنی سێ جۆر کەسانێکمان هەیە کە ئیدعای علمەکەن. کەسانێک هەن ڕیشەیان دا کوتاوە لە ناو علما و عمل بەو علمەیان ئەکەن کە هەیانە، ڕەگیان دا کوتاوە بە جوانی لە علم تێگەیشتون و عملیشی پێکەن و کاریشی پێکەن. ئەمە ئەوانن کە خوای تەعالا وەصفیان ئەکات، پیانە وترێ علەمای ڕەبانی، یعنی علەمای خوایی. ئەوانە بەردەوام سەرمەشقی ئیمانداران بوون لە هەموو سەردەمێکە، لە سەردەمی سەحابە، لە سەردەمی دوای سەحابە، ئەو پیاوچاکانەی ئەو عالمە گەورانەی وەکو ئیمامی ئەبوو حەنیفە، ئیمامی مالک، ئیمامی شافعی، ئیمامی ئەحمەد، ئیمامی بوخاری، ئیمامی مسلم، ئیمامی ئەبوو داود، ئیمامی ترمذی، ئیمامی نەسائی، ئیمامی ئیبن ماجە، و بەپلە پلە و دەستە دەستە هاتوون حتا ئەمڕۆی خۆمان. ئەم علەمایانە علەمای ڕەبانین دینی خۆیان بۆ هیچ شتێک نافرۆشن و ئامادەنین لە پێناوی هیچ مادەیەکە و هیچ منسەبێکە علمی خوا بشارنەوە، دینی خوا بشارنەوە، و بەردەوام لە ناو مسلمانانان وەکو ئەوان ئەژین لەگەڵ ئەوانان. من ناڵێم فەرقیان نییە لەگەڵ خەڵکی ترە، بەڵام کاتی ئەیان بینیار ئەڵێ یەکێکن لە مسلمانان، بەڵام ئەوان لە ناو علما ڕەگیان داکوتاوە هەر کێشەیەک هەر مشکلەیەک ڕوو کاتە مسلمانان ئەمان سەرمەشقم تایە. ئەمە علەمای ڕەبانی. جۆرێکی تر لە علەمامان هەیە خۆشەویستەکانم، خوشک و برا بەڕێزەکانم، پیانە وترێ علەمای دنیایی. کەسانێک هەن لەوانەیە علمیشیان هەبوو بێ، لەوانەیە بەشێک لە علمیانیش برد بێ، لەوانەیە کەشیدەی مەلایەتیش بەسەریانەوە بێ، لەوانەیە جوبەی مەلایەتیش لە بەریانە بێ، لەوانەیە حکوومەتەکان لە هەموو سەردەمێکە بەرزیانیانە کردوتەوە لە ناو خەڵکا و ناویان ناوێ لیژنەی نازانم چی و لیژنەی چی و ئەمانە لە تەلەڤیزۆن و لە ڕادیۆ ئەمانە بەس ئەوان دەرچن و ئەوان بە خەڵک بناسرێن. بەڵام احتیمالە ئەوانە هەیان بێ ئامادە بێ هەموو دینی ئیسلام کاتە قوربانی گڵایەک و کراویشە و ئەشیکەن. با ئەمە شارەزاش بێ، با ئەمە زاناش بێ، بەڵام ئەمە خوای تەعالا لە قورئانە دوو نمونەیان بۆ دێنێتەوە، دوو نمونەیان بۆ دێنێتەوە ناشرینترین نمونەن. ئەمە بۆ خەڵکی عادی نەهێنرێتەوە، ئەمە بۆ خەڵکانێک ئەهێنرێتەوە زانان، بەڵام عمل بە زانستەکەیان ناکەن. خوای تەعالا فەرمێ مەثەلهم کەمەثەل الحیمار، ئەوانە وەکو گوێ درێژوان، یا ئەفەرمێ مەثەلهم کەمەثەل الکەلب، ئەوانە وەکو سەگوان. خوا ئەفەرمێ لە قورئانە، چونکە ئەمانە دینی خۆیان ئەفرۆشن لەبەر خاتر دنیا. يبيعون دينهم بعرض من الدنيا. ئەمەشەن. سێیەم جۆر خۆشەویستەکانم خەڵکانێکی سەطحین، یعنی پیانەوترێ علەمای سەطحی، چوار پێنج کەلیمە فێر بوون، لە مەدرسەیەکی دینی خوێندوێتی، لە مەعهەدێکی دینی خوێندوێتی، ناوی دەرچووە لە کولیەی شەریعە لە تەمەڵیە، پەنجای دەرکردێ بە واستەیەک لە کولیەی شەریعە وەریان گرتووە، یان لە لای هەندێ مەلا خوێندوێتی، بەڵام نەکبەتن و ئەزانن ئیسلام بەس بریتیە لە مەزهەر، بڕێ مەزهەر بۆ خۆیان دروستەکەن و دەسەکەن بە فتوادان، ئەم کافرەکەن ئەو کافرەکەن، قسە بە ئەوەکەن، طعن لە ئەوەدەن، دەمیان زۆر زۆر پیسە، بەزەییان بە مسلمانانە نایەتەوە. هەرچی کێشە و مەشاکلی ئومەتی ئیسلام هەیە لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم تا ئەمڕۆ ئەوانە دروستیان کردووە. مەشاکلی گەورە دروستەکەن و نمونەشمان زۆر زۆرە. نمونەشمان حەلەم سەردەمە چەندین گروپ دروست بوو بوونە سەبەبی ئەوەی کە ئیسلام لەبەرچاو خەڵک ناشرین کرد و خۆشیان بە دیندار ئەزانن، و هەندێ صفاتیان تایە بە شکل و بە شێوە بیان بینی ئەڵێ لەمانە مسڵمانتر هەن نییە، بەڵام مەرج نییە هەر کەسێک دوو کەلیمە فێر بوو ئیتر موفتی بێ، دوو شت بزانێ ئیتر نا. علەمای ڕەبانی ئەوانن کە ڕیشەیان داکوتاوە، ڕێگیان داکوتاوە، نەسیحەتی خەڵکەکەن، خەڵکە هێننەوە سەر ڕێگا، خەڵک دوورەکەوێتەوە لە قورئان و سونەت، ئەوان ئەیهێننەوە، بەڵام زیادەڕەوی ناکەن، توندڕەوی ناکەن. کەوا بوو ئێستا بە کورتیەکەی سێ جۆرەکە چۆنە؟ جۆرێکیان شل بوونەتەوە دینەکەنە قوربانی دینار،
دينكم ديناركم جۆرێکیان ئەوەندە زیادە ڕەویان کردووە دینیان لەبەر چاو خەڵک ڕەش کردووە. طبعا ئەمە هەمووی لە ئاەت و حەدیث هاتووە زۆر بە درێژی، من بەس بە کورتی عەرزتان یەکەم. و جۆرێکیش ئەو ناوڕاستیان گرتووە و عالمێکی ڕاستەقینەن لە خەڵک دوور ناکەونەوە و لە ناو خەڵکان و ئەو علمەی کە خوا پیانی داوە هەوڵ ئەدەن خەڵکی فێرکەن و ئەبێ ئێمە فتوە ئەلەمانەوە